زۆر جار ئێمە ڕەوشت و ئەخلاق پێم بابەتێکی گرنگە قسەی لەسەر بکەین. ئێستا کە باسی ڕەوشت و ئەخلاق دەکرێت لە هەر یەکێک لێمە پرسی لە باو باپیرانمانەوە فێر بووین. بێ ڕەوشتی بێ ئەخلاقی دوو لە ڕووی جەنابتان حرمەتم هەیە لە ڕووی هەر یەکی لە ئێوەی بینەرانی ئەم پرۆگرامی کلیلە و ئەماڵقەیەدا کە باسی بێ ڕەوشتی و بێ ئەخلاقی دەکرێت گوندی فڵانی لە فڵان شوێن بیرت دێتەوانێ خوا پەناماندا هەر بە بەردمیشیان نەڕۆی بیرت دێتەوە زیناکار، ڕۆژنزم، داوێن پیس، عەرەقخۆر، قومارچی ئەڵێن بەڕاستی ئەمانە بێ ڕەوشتن. بەڵام بەڕێزان ئەمانە نەخۆشن. ئەوانە گەبێت و مەسەلەی داوێن پیسی ئەوانە بێ هەندێکیان شەهوەت بازن لە تەمەنێکی گەنجیدا شەهوەت زاڵ بۆ بەسەریانە، هەندێکیان نەخۆشن تووشی نەخۆشی بوون. ئەمانە پێویستیان بە سۆز و میهرەبانی هەیە دەستێکی پاک پسێ وەڵڵی لەو شوێنە دەریان بێنێ قسەی خێریان بۆ بکە. ئەگەر لەبەر نەبوونی توش بووە دەرگای خێری لێ بکاتەوە بە پارەی حەڵاڵ و بیخاتە سەر کاری خێر و لەو مەینەتی دنیا و قیامەتە ڕزگاری کە. کابرا قومارچیە، کابرا ڕووی کردوتە نادی لە شوێنە خراپەکاندا دەبیندرێ لەو شوێنانەدا کە قوڵتەقوڵتی نێرگە لەو دووکەڵ سیاسپیەکانی خۆی ڕەش دەکا بە دووکەڵ. بەڕێزان ئەمانە نەخۆشن، ئەمانە جاری وایە گرفتارن. کابرا هیچ ئەنوایەک شک نابە لەم دنیادا دەچێ بە حیساب خۆی لە خەمەکانی دنیا دەدزێتەوە، ئەچێ خۆی لە مەراقەکانی دنیا بەڕێزان دەدزێتەوە. ئەم نەخۆشە، ئەم داماوە، ئەم گرفتارە ئەمە نەخۆشە. وەڵڵا پێویستی بە بەزەییە، پێویستە پەرۆشمان بێ بچێوین دەستی بگرین کەچی ئێمە سوبحان الله ڕێک کە باسی ئەخلاق دەکرێڵەن بەڕاستی ئەوانە بێ ئەخلاقن. بەڵام ئەحقەڕ البەشەری خولوقەن، ڕەوژ نزمترین مرۆڤ ئەو کەسەیە من ئیذا شەبیع منکە ئەنکەڕە فەضلەک، ئەو کاتەی کە تێری خوار لێت کەوا گیرفانی پڕ بوو بەهۆی تۆوە، کە چۆ سەرکار و کەسابەت بەهۆی تۆوە، کە گەیشت بە ئاواتەکانی بەهۆی تۆوە هەر ناشن ناسێ. ئەوە ڕەوژ نزمترین کەسە. بۆیە پێغەمبەری پێشەوا ئێمە صلی الله علیه وسلم کاتێکەوە خاتوو خەدیجە کە زۆر لە خۆی بەتەمەنتر بوو وەفاتی کرد، ژنی گەنجی هێنا بۆ شوێنەکەی، خاتوو عایشە هاوسەری بوو، لەو کاتەدا دەفەرمێ پێی وەدوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە لە خەدیجە باشتری پێداوی. فەرمووی ناوەڵڵی هەرگیز خوای پەروەردگار لە خەدیجە باشتری پێ نەداوم، چونکە ئەو کاتەی کە خەڵکی دەمگوت ئەی خەڵکینە پێغەمبەری خوام زۆربەی خەڵکی بڕوایان پێ نەدەکردم، بەڵام خاتوو خەدیجە بڕوای پێکردم. ئەو کاتەی کە خەڵکی ماڵ و سەرۆت و سامانی خۆیان لێ قەدەغە کردم لە شیوی ئەبی تالیبە دەریان کردم و حەساری اقتصادیان خستە سەر خۆم و هاوڵانم، خەدیجەی هاوسەری بەڕێزم پشت و پەناهم بوو هەموو ماڵ و سەرۆت و سامانەکەی پێبەخشیم. ئێمە زۆر جاڵنم فڵان کەس خیانەتی زەوجی کردووە، بەڵام بەو کەسە بێ ڕەوشتی نابیندرێ کە ئەو هاوسەرەی کە ماڵی لە سەرەتاوە لەگەڵ دروست کردووە، دەربەدەری و ئاوارەی لەگەڵا کێشتووە، سەرما و گەرمای دنیای لەگەڵا بینیوە، ئێستا 4 دۆلاری لە جیفانی خوا بینیوە و سارێکی مۆدیل بەرزی بینیوە و چۆتە پەرلەمان بە پارەی حرام یەکسەر ئەوی بیری لێ دەکاتەوە خێراژنی دووەم بێنم. ئێمە مەسەلەمان لەسەرەوە نییە حەڵاڵەیان حرامە، بەس مەسەلەمان بێوەفاییە. جاوای لەگەڵ هاوسەری خۆی بێوەفا بێت، لەگەڵ هاوڕێی خۆی، هاوڕەیە کە ژیانی خۆی بە قوربانی تۆ کردووە، هاوڕەیە کەوا پاسەوانی تۆی کردووە، مەمنونی تۆ بووە، خۆی لەسەر تۆ بەکوش داوە. ئالەم حاڵەتانەدا کاتێک کەوا تۆ تێر بووی بە ئاواتەکانت گەیشتی نەیناسی خۆتی لێ نەناسیاوکەی، بەڕاستی ئەوە لە ئاستی ڕەوژ نزمیدایە.